داواکارین لە بەڕێستان و خەمخۆرانی ئازادی و پێکەوە ژیان و ڕێکخراوە ناوخۆی و بیانیەکان و ڕێکخراوە مرۆڤ دۆستەکان کە پشتگیری دەنگی ناڕازی ئێمە بکەن و هەوڵی بە سزاگەیاندنی ئەو کەسانە بدرێت کە لە ڕێگەی یاساوە و لە ڕێگەی یاساوە کە تاوانیان بەرامبەر بە ئازادی خوازان و ڕۆژنامەنووسان و دەنگی ئازاد و مافی مرۆڤ و مامۆستایانی ئاینی و ئافرەتان ئەنجام داوە و هەمومان کار بکەین بۆ ئەوەی یاسا سەروەر بێت و دەستی حیزب لە ناو دامەزراوە شەرعیەکان دەربکەین و بە دامەزراوەیان بکەین. بەکارە باش و جوانەکانمان پشتگیری نێودەوڵەتی بەدەست بێن و سەرنجیان ڕابکێشین بۆ دیاریکردنی مافی چارەی خۆنووسین. لەژێر ڕۆشنایی ئەو بارودۆخانی ئاماژەمان پێکرد ئەم ڕاستپاردانەمان هەیە. یەکەم، دەست بەجێ ڕاگرنی پێشێلکاریەکان دژی ئازادی خوازان و ڕۆژنامەنووسان و ئافرەتان و چالاکوانان و مامۆستایانی ئاینی. دووەم، لابرنی سانسۆرەکانی سەر میدیای ئازاد و پشتگیریکردنی بیر و ڕای ئازاد. سێیەم، گێڕانەوەی شەرعیەت بۆ دەستگا شەرعیەکان و بەنیشتیمانیکردنیان و کاراکردنی دادگاکان و پێدانی ڕۆڵی زیاتر بە داواکاری گشتی. چوارەم، بە سزاگەیاندنی ئەو کەسانی تاوانیان ئەنجام داوە و ئەنجامی دەدەن. شەشەم، پێنجەم، بەکارنێهێنانی دام و دەستگا گشتیەکان بۆ مەبەستی تایبەتی، کارکردن بۆ نەهێشتنی گەندەڵی و دەسەڵاتی حیزب لە ناو دام و دەستگاکانی دەوڵەت. شەشەم، دروستکردنی ناوچەیەکی ئارام بۆ بیرۆڕای ئازاد و میدیای ئازاد لەژێر سەرپەرشتی بەڕێستان و نەتەوەی گرتوەکان و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا وڵاتانی دەرەکی و ڕێکخراوە ناوخۆیی و بیانیەکان.